ئەگەر پێت خۆشە خوای گەورە لە بەهەشتێدا کۆشک و قەسرێکت بکاتە قسمەت، جا لە ناو باغ و باغات و ڕووبار و ناز و نیعمەتەکانی بەهەشتێدا کەیف و سەفا بکەی و ژیان بەسەربەری، وەرە با کارێکی ئاسانت پێ بڵێم، ئەگەر لەسەری بەردەوام بی دەبێتە هۆکاری بەدەستهێنانی کۆشکێکی بەهەشت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لە شەو ڕۆژێکدا 12 ڕەکعات نوێژی سونەت بکات، خوای پەروەردگار کۆشکێکی لە بەهەشت پێدەدات. ئەو 12 ڕەکعاتش لەگەڵ نوێژە فەرزەکان دەکرێن. وەرە با پێت بڵێم لە دەستیان نەدەی، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانیدا هەمیشە لەسەریان بەردەوام بووە. 2 ڕەکعات سونەت پێش نوێژی بەیانی و 4 ڕەکعات سونەت پێش نوێژی نێوەڕۆ، 2 ڕەکعات دوای نوێژی نێوەڕۆ، واروەها 2 ڕەکعاتیش دوای نوێژی مەغریب و 2 ڕەکعاتیش لە دوای نوێژی عیشا کە دەکاتە 12 ڕەکعات لە شەو ڕۆژێکدا. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لەسەریان بەردەوام بێ ئەو 12 ڕەکعات سونەتە، خوای گەورە لە بەهەشتێدا قەسر و کۆشکێکی دەکاتە قسمەت. کارێکی ئاسانە لە دەستی مەدا. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمیشە لەسەر ئەو 12 ڕەکعات سونەتە بەردەوام بووە، تۆش لەسەریان بەردەوام بە ئیزنی خوای گەورە دەبێتە هۆکاری بەدەستهێنانی کۆشکێکی بەهەشت. ئەگەر ڤیدۆکەت بەلاوە بەسوود بوو، بینێرە بۆ هاوڕێکانت لە لای خۆت بڵاوی بکەوە، ڕەنگە زۆر کەس بەهۆی تۆوە ئەو قەسر و کۆشکە بەدەست بێنێت، تۆش لە پاداشتی گەیاندنیدا بە ئیزنی خوای گەورە بەشدار دەبیت.